بەڵێبیسەرانی خۆشەویستەکان بەردامین لە دەنجی گەلی کوردستانەوە لە بەرنامەی بەیانی باشمانەکە مەچی لەلای تۆریشکی بەڕاوەتەوە سەکەن لەسەر پێشەنگای کتێبە شاری سلێمانی کە ساڵانە بڕێوە دەبرێت و بڕیاریشە لەم ساڵدا لە 18 مانگ تا 27 یانزە بەردەوام بێت. ئەچینە لای حەسەن ڕەحیم بەڕێوەبەری گشتی پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی. کاک حەسەن سڵاو لێبێ بکاتت باش. ئەم کاتەی بەڕێستان و بیسەرانی خۆشەویستیش باش، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس. بابچینە لای وردەکاری ئەم پێشانگایە ساڵانە لە سلێمانی ئەم پێشانگایە ئەکرێتەوە و هەدەف و دافعەکانی گشتی ئەم کردنەوەی پێشانگایە چییە و ئەو بڵێن وەشاندانی کە بەشدارە بەکوێن و جگە لەوەی کە پێشانگایکی کتێب ئایا هیچ پێشانگایکی کەشان بەشانی کتێب ئەکرێتەوە لەم ڕۆژانەدا؟ بەڵێ جاریشکە سڵاو لە بەڕێستان و لە کارمەندانی ڕادیۆ دەنگی گەلی کوردستان و بیسەرانی خۆشەویستی ڕادیۆکەتان. بەڵێ هەموو ساڵێک لەم کاتەدا لە مانگی 11 و لە ئانووساتی نازناوی قبولکردنی سلێمانی وەکو شاری هونەر و داهێنان لەلایەن یونسکۆوە ئێمە ئەم پێشانگایە ڕێک دەخەین وەکو کۆمپانیای ئەتڵەسی ئەسیل ئەم پێشانگای کتێبە ڕێک دەخەین و ئەم ساڵیش خۆشبەختانە بە هاوکاری و هەماهەنگی و ڕێنمایی بەڕێز پارێزگاری سلێمانی وەلایەنی تەندروستی بەڕێوەبەراتی تەندروستی وەلایەنی پەیوەندیدار بەگشتی هەماهەنگیمان لەگەڵ هەموو لایەنەکان هەیە. سپاس بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە هاوکارمان بوو لە کردنەوەی ئەم پێشانگا. طبعاً بۆ دڵنیایی هاوڵاتیان لەژێر چاودێری تند و تەواوی لایەنی تەندروستیە ئەو پێشانگایە بەڕێوە دەچێت. ئەو ساڵ لە 18 11 تا 27 11 بۆ ماوەی دەڕۆژ بەڕووی هاوڵاتیان و خوێنەران و ڕۆشنبیرانە ئەو پێشانگایە دەکرێتەوە و تەواوی ئامادەکاریەکان کراوە و لە 95 ئامادەکاریەکان تەواو بووە و بەشداربوانیش لە 15 وڵاتی دنیاوە بەشدارن لەگەڵمان و بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم کۆی ئەو ساڵۆنەی کەدانراوە ئەو قاعی کەدانراوە بۆ پێشانگای نێودەوڵەتی کتێب پڕ کراوەتەوە پڕبۆتەوە. خۆشبەختانە وێڕای ئاستەنگەکان وێڕای کەم و ناڕەحەتەکان بەهۆی دۆخی کۆرۆناوە بەشداربووان زۆر بە گەرمی پێشوازیان کرد لە کردنەوەی ئەو پێشانگایە. ئێمەش بە هەموو توانامانەوە تیمی تەواومان خستۆتە ئەو بوارەوە کە ئامادەکاریەکان بکەین تا بتوانین لە ئاوەها دۆخێکە بۆ پێشوازی لە هاوڵاتیان ئامادەسازی بکەین و ئامادە بین لە خزمەتی هاوڵاتیاندا بین. لە بەشی دووەمی پرسیارەکەی بەڕێستا کە ئەوە بوو ئایا لەگەڵ ئەم پێشانگایەدا پێشانگایەکی تر هاوشان لەگەڵ ئەمە ئەکرێتەوە. لە ڕاستیە ئەکرێ بڵین نەک پێشانگا نییە، بەڵام جۆرێک فیستیڤاڵێکی بازارکردنمان لەگەڵ ڕێخستووە بەو ئامانجەی کە هاوڵاتیان بتوانن سوود لە کاتەکانیان ببینن. پێشانگای نێودەوڵەتی کتێب کاتێکی زۆری دەوێت تا هاوڵاتیان بە تەواوی بتوانن هەموو ئەو ناونیشان و سەردانی هەموو وەشانەکان بکەن و ئەو ناوەندانە بەسەر بکەنەوە کە کتێبیان نمایش کردووە. ئەمە لە نیو سەعات و 2 سەعات و ئەویان ناکرێ، کاتێکی زۆری دەوێت بۆ ئەوەی کە بزانن ئەو کتێبانەی کە ئەیانەوێ بیکڕن مەوجودە و ئەتوانن بەدەستی بێننیاننا. ئێمەش بۆ ئەوەی کات بۆ هاوڵاتیان بجێڕینەوە بیرمان لەوە کردەوە کە بازارێکی مامناوەندیش هاوشان لەگەڵ پێشانگای کتێبەکە ڕێک بخەین کە لە ساڵۆنێکی دیکەدا واتە لە قاعەیەکی دیکەدا لە هۆڵێکی دیکەدا لە پشتەوەی پێشانگاکە دەکرێتەوە و هیچ ڕەبتێکی بە پێشانگای کتێبەکەوە نییە، تەنها نزیکیان هەیە. ئەگەرنا هیچ پەیوەندێکی بە پێشانگای کتێبەکەوە نییە و هۆڵی کتێبەکە بە تەواوی دابڕاوە و جیایە لەو هۆڵەی کە فیستیڤاڵەکەی تیاکرێواتە فیستیڤاڵی بازارکردنەکە جیاوازە و لە شێوازی ڕێکخستنەکەیشیا جیاوازە. ئەمەش بەو مەبەستەی کە هاوڵاتیان بتوانن هاوشان دوای تەواوکردنی سەردانی پێشانگای کتێبەکە و
کڕینی ئەو بابەتانەی کە بە دوایدا دەگەڕێن بتوانن لەگەڵ دەستی خۆیان پێویستیاتی ڕۆژانەی خۆشیان بەرنەوە بۆ ماڵەوە پێویست نەکە کە گەڕانەوە شەو بێت یا درەنگ بێت لە شوێنێکی تر لا بدەن و کاتیان بگیرێ بە بازارکردنەوە. بۆ ئەمەش خۆشبەختانە کۆمپانیا هاوردەکارەکان و کۆمپانیا بەرهەمهێنە ناوخۆیەکان ڕاستەوخۆ خۆیان بەشدارن لە ئەو فیستیڤاڵەدا بۆ ئەوەی هاوڵاتیان لە دەستی یەکەمەوە ئەو کاڵایانەی کە نمایشی ئەکەن بتوانن بەدەستی بێنن، ئەو کاڵانەی کە نمایش کراون بتوانن بەدەستی بێنن و بە نرخێکی گونجاو بتوانن ئەو دەڕۆژە هاوکات لەگەڵ سەردانی کتێب و کڕینی کتێبە بازارکردنەکەشیان ئەنجام بدەن. زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن ڕەحیم بەڕێبەری گشتی پێشانگای نەوزەڵاتی سلێمانی سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش.